دیار غەریب شۆڕژگێڕ و پێشەنگی ژیانی ئازاد. ژیان بریتە لە ململانی و تێکۆشان، هەتا ژیان هەبێت تێکۆشانی شەیە، پێویستەکە ئەمە لە تێکۆشان ڕانەوەستین. ئەمڕۆ 5 ساڵ تێدەپەڕێت بەسەر شەیدبوونی شۆڕژگێڕی پێشەنگ دیار غەریب ئەو لە باشووری کوردستانەوە بوو بە ڕۆحی بوژانەوە و ڕاپەڕین و پێشەنگی ژیانی ئازاد، ئەوینداری گەل و وڵاتەکەی بوو. هەر بۆ ئەو ئەوینەش تا دوا هەناسەکانی لە تێکۆشان بەردەوام بوو. شەید ئەڵمەد ناوی تەواوی دیار غەریبە. لە ساڵی 1973 لە گوندی سێوسێنانی قەرەداغ لەدایک بووە. لە ساڵی 1996 بەشی فیزیای زانکۆی هەولێری خوێندووە. شەید ئەڵمەد لە ڕاپەڕینی خەڵکی باشووری کوردستاندا دژی بەعسیەکان وەک گەنجێک ڕۆڵێکی گرنگ و باڵکێش دەگێڕێت. جگە لە بەشدارەکەی خۆی برایەکی بەناوی دلێر لە سەروبەندی ڕاپەڕیندا لە کەرکووک شەهید دەبێت. ئەم گەنجە سەرەڕایی کار و خەباتی لە نێو گەنجانی باشووری کوردستان تەماشا دەکات. ئەم ڕەنج و خەباتە ئامانجەکانی ئەو تێر ناکات. بۆیە ساڵی 1995 بەشداری ریزەکانی پەکەکە دەبێت و ساڵی 1997 لەگەڵ پۆلێک هەڤاڵی دیکە لە شام چاویان بەڕێبەر ئۆجەلان دەکەوێت و پەروەردەیەکی چڕوپڕی ئایدۆلۆژی و فکری دەبینن. دوای گەڕانەوەشی لە شام بە تەواوی دەکەوێتە ناوکار و خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردەوە. چەندین ئەرک و بەرپرسیارەتی پێدەستپێرێت و بەڕۆحیەتی ئاپۆییەوە دەست بە تێکۆشان دەکات تا دەکات بەوەی بەهۆی زیرەکی و وردی و لێهاتووەکەیەوە وەک ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆماجڤاکێن کوردستان کەجەکە دەستنیشان دەکرێت و دەبێت با ڕێبەری گەنج و ژنانی باشووری کوردستان لە هەموو قۆناغەکانی تێکۆشانیدا. شەید ئەڵمەد وەک نمونەی باڵای بەرخۆدان و شۆڕش و کەلتوری دژایەتی فاشیزمی دەوڵەت نەتەوە ڕۆڵی گرنگی لە پێشەنگایەتی گەنجانی باشووری کوردستان گێڕاوە تا نەکەونە ژێر کاریگەری ئایدۆلۆژی فاشیزمی دەوڵەت نەتەوە و لەسەر بنەمای بتمانە و باوەڕ بەخۆبوون ڕاستینەی گەلەکەیان بناسن و بەرگری لە ئامانج و چاند و ڕاستینەی گەلی کوردستان بکەن. هەروەها شەید ئەڵمەد خاوەن قەڵەمێکی بڕشت بوو. چەندین پەرتوک و نامیلکەی بەناو نیشانەکانی خوێندنەوەیەکی نوێ بۆ مێژووی کوردستان، کورتە مێژوویەکی عێراق و باشووری کوردستان، خۆ بەڕێوەبەری دیموکراتی، قەیرانی سیستەم و پرسی پێشەنگایەتی لە باشووری کوردستان لەگەڵ مانیفستۆی گەنجانی باشووری کوردستان نووسیوە. جگە لە سەدان نووسین و لێکۆڵینەوە و پۆڕ و سیمینار و پەروەردەی چڕی گەنجانی باشووری کوردستان و بەشەکانی دیکەی کوردستان لە ڕۆژی 26 حوزەیرانی 2019 دەستی ناپاکان و دەوڵەتی فاشیستی تورک گەیشتە هەڤاڵ هەڵمەت و دوو لە هەڤاڵەکانی و لە بۆردمانێکدا شەهید بوون کە دواتر کەجەکە ئاشکرای کرد. شەهیدبوونی هەڤاڵ هەڵمەت بە بەرنامە و بەشداری سیخوڕەکان بووە و دەبێت سزای خۆیان وەربگرن. بەشێک لە هاوخەباتانی لەبارەی کەسایەتی و تێکۆشانی شەهید هەڵمەتەوە بەم جۆرە نزیکایەتی خۆیان ڕوون دەکەنەوە. جەمیل بایک هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لەبارەی شەهید هەڵمەتەوە دەڵێت هەڤاڵ هەڵمەت لە باشووری کوردستاندا هەم خەباتی نەتەوایەتی و هەمیش بۆ خەباتی دیموکراتی گەلێک کار و خەباتی بەڕێوەبرد لە ئاستی هەرە بەرزدا بێدوودڵی ئەرکی هەرە قورسی لە ئەستۆ گرت و پێشەنگایەتی بۆ ئەم تێکۆشانە کرد. باوەڕی بە سەرکەوتی هێڵی ئازاد و دیموکراتی و پارەدیگمایی ڕێبەر ئاپۆ هەبووە و لەم پێناوەشدا خەباتێکی مەزنی کرد تا ئەو پارادیگمایە لە نێو خەڵکی باشووری کوردستان بەگشتی و گەنجان بە تایبەتی بڵاو بکاتەوە و بیکاتە هی هەموو خەڵک. دەشڵێت هەڤاڵ هەڵمەت هەم شۆڕژگێڕێکی خەڵکی باشووری کوردستان بووە و هەمیش ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بوو. لە کەسایەتی هەڤاڵ هەڵمەتدا هەم بزوتنەوەی ئازادی پەکەکە و هەمیش تێکۆشانی ئازادی گەل بەگشتی و خەڵکی باشووری کوردستان بە تایبەتی بە ئامانجگیراوە. هەروەها سۆزدار ئاڤێستا یەکێکی دیکە لە هاوخەباتانی و ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەک بەم شێوەیە باسی ساتەکانی قوڵبوونەوەی شەید هەڵمەت بە فکر و فەلسفەی ڕێبەر ئۆجەلان دەکات. کاتێک کە هەڤاڵ هەڵمەت لە لای ڕێبەر ئاپۆدا دەمێنێتەوە شەو ڕۆژی خۆی دەکاتە یەک بێوچان بێدوودڵی و بە حەزێکی زۆرەوە بە بیر و باوەڕێکی بەهێز بە هۆشیارەیەکی بێسنوور بە هەوڵدانێکی بێپشوو بە دروستی و شلی گێرانە بە عەشق و جۆشەوە فەلسفەی ئازادی هەرز دەکات. خۆی دەڵێت لەسەریەوە تا بنپێی تا هەموو خانەکانی لەشی دەکاتەوە و بە هۆشیارەیەکی زانستی و ژیانی ئازادەوە لە ڕیزی تێکۆشانی ڕێبەر ئاپۆدا جێگە دەکرێت. پەکەکە و ڕێبەر ئاپۆ لە خودی ڕێبەر ئاپۆدا دەناسێت. بەم ڕەنگە ئیدی تێدەگات کە ئەوەی بە دوایدا دەگەڕا و دەیویست ئەمەیە. زلارستێر یەکێکی دیکە لە ئەندامانی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکەت دەڵێت پەیوەندی شەید هەڵمەت لەگەڵ ژناندا نزیکایەتیەکی جەوهەریانە بوو. هەبوونی ژنی گرنگ دەبینی و هیچ کاتێک بە بچووک لێی نەدەڕوانی. هەر کارێکی بکردایە ئەگەر بچووکیش بواە ئەوە لەگەڵ هەڤاڵانی ژندا بەرنامەڕێژی دەکرد و بە یەکەوە ئەنجامیان دەدا. ئەمەی هەر تەنیا لەبەر ئەوە نەکرد کە هەسیارەتی ڕێخستن
لە بەرچاو دەگرێت نزیکایەتی هەواڵەڵمەد ئەو هەستیارەی تێپەڕاند و نزیکایەتێکی سروشتی وەرچەرخاندن بوو. خۆیەواتەن ئاواکەی چاند دڵگیر و شیرینە دەشتی خۆش و ڕاگینە خاکی گاو هەرە ئاوی کاوسەرە